دنها دا لباکوری کردستان جعالی ارتشا ترکیه و چندین خورد و زار و کچ و جنین کردا دهینا کشتن و گرتن و در خستن اوه یکی جی او جسوز و هلویستیوان بدنگ نکرنه و نرازی بون لجم چاوکوانن باشور کردستان جی درست کریه و جا او جی هم کنفرانس نرازی بون و دنگی خواه تحویل دنگی وان دکن ئێمە و ئێوە ڕۆحی یەک جەستەیدانە براوین و پشت و پەنای یەکترین شۆڕشێک ژنتیایدا خەڵغان و ڕابەر بێت سەرکەوتنی مسۆگەرە بژی خۆراگری گەلەکەمان لە باکووری کوردستان بژی ژنانی ئازادی خواز و پێشەنجی خەبات ئێمە لەگەڵتانین و هم پێنەویسیەوان دکەوە کاری لە هەمبەروێ زۆڵماڵگەلێک کورد هێدەکردن سەر ڕای هەموو ئاگربەستانەی کە لەلایەن هێزی ڕزگاری خوازی کوردیەوە هەبوو بەڵام وەڵامەکانی دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی فاشستانە و دیکتاتۆریانە مامەڵەی کرد هیچ کاتێک وەڵامێکی پۆزتیڤی نەبوو لەبەرەوە گەل هەستا بۆ خۆی دەستپێشخەری ڕاگەیاندنی خۆسەری دیموکراتی کردو و ئەمڕۆ گەل ڕاپەڕیوەتە سەر شەقام ئەمە پرۆژەی گەلەکە دەستی پێکردووە بە هەمومانەوە پێکەوە پشتیوانی گەلەکەمان پێین لە باکووری کوردستان چونکە ئەوە ئەزمونێکە کە پێویستی بە پشتیوانی هەمووان هەیە و شۆڕشێکە گەل دەستی پێکردووە بۆیە پشتیوانی بە پێویستی بە پشتیوانی گەل هەیە لە هەموو پارچەکانی کوردستان ئێدی کورد بێدەنگ نابە دروشمەکە دەست و دلێک کەچ و خۆرتن کوردادایە لە هەمبەر زۆرما تورکیا لەگەلێک کورد دەکات پەرلەمانتارێک بێدەنگیە دشکینی تو دەبێژیت لە باکووری کوردستانê زێدەتر ji 20 میلیۆن کوردان هەنە و چاوا دەبێت لە هەمبەر مافێخوا دەبێدەنگ بمینن پێویستە حکوومەتی تورکیا دانیشتن بکەوە سەرجەم هەواڵانی پەرلەمانی تورکیا دانیشن پێکەوە ئەو فراکسیۆنە ڕابسپێرن کە داخوازی و داواکاری ئەوانە چییە کە ئەمڕۆکە وەکو پەکەکە دەیانهەوێتن لەم کوردستان بێ ئەگەر سیستەمی دیموکراسی و هەڵبژاردنە ئێستا هەیە و بە هەمویان پشتیوانی لەم دیموکراسی بکەنەوە ئەو کێشەی کە ئەوانیش دەیانهەوێت چارەسەر بکرێتن بێنەوە دابنیشن تونند و تیژی هەموو کاتێک دەزانین کە ئەمڕۆکە ئەوە نەماوە لە سەرتاسەری دییان لەسەر مافی مرۆڤ دنیا دێتە دەنگ هەندێک ji پەرلەمانتار و چالاکوانên Başûrê Kurdistanê bêdengiyê li hember zolma li Kurdên Bakurî dihêdekirin dişkînin û ji hikûmeta Herêma Kurdistanê dixwazin helwîstek hebît û di bêdeng nemînin. Eyas Abdullah, NRT, Hewlêr.